بینەرانی زوم سڵاوتان لێبێ. ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق دژی گرێبەستەکانی هەرێمی کوردستان کە لەگەڵ دوو کۆمپانیای نەوتی ئەمریکی بەبێ ڕەزامەندی بەغداد واژۆ کراوە سکاڵای تۆمار. وەزارەتی نەوتی عێراق لە دادگای بازرگانی کەرەخ سکاڵاکەی تۆمار کردووە لە دوای گرێبەستە نەوتی و غازەکانی هەرێم لە واشنگتن لەگەڵ هەردوو کۆمپانیای HKN ئینەرجی و ویسترۆن زاکرۆس کە واژۆی ئەو دوو گرێبەستان کرد. وەزارەتی نەوتی عێراق ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و گوتی کە ئەم گرێبەستانە پوچەڵن و هیچ مەرجێکی یاسایی و دەستوریان نییە، دەبێت هەڵبۆشێنەوە. هەردوای ئەوە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەڵامی وەزارەتی نەوتی عێراقیدایەوە ڕایگەیان کە گرێبەستەکانمان لە ئەمریکا لەگەڵ ئەو کۆمپانیا ئەمریکانە دەستوری و یاساین. هەرکە لە واشنگتۆنیش هاتنەوە ئەو کاتێشتا نەگەڕابوونەوە، وتیان بەرپرسانی هەرێم کە گەڕاینەوە سەردانی بەغداکەین و لەسەر ئاستی باڵا لەگەڵ بەغداد کۆ دەبینەوە بە وردی بەغداد تێگەێنین کە ئەم گرێبەستانە دژی کەس و هیچ لایەنێک نییە لە بەرژەوەندی هەموو عێراق. وەک بیریانانەوەیەکیش پێتان دەڵێم پێشتر و لە کانونی یەکەمی ساڵی 2024 بوو دادگای کەرەخ سکاڵایەکی وەزارەتی نەوتی عێراقی ڕەت کردەوە بۆ هەڵوەشانەوەی گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا بیانەکانی بواری نەوت کە لە هەرێمی کوردستان کاریانە کردووە. لە دوایەوەش لە پێش ئەوەش لە مانگی شوباتی 2022دا دادگای باڵای فیدراڵی عێراق لەسەر بنەمای سکاڵایەکی وەزارەتی نەوتی عێراق یاسای نەوت و غاز کە هەرێمی کوردستان هەیەی و عێراق نیەتی تا ئێستا هەڵوەشاندەوە هەرێمی پابند کرد بەوەی نەوت و غازەکەی ڕادستی حکوومەتی فیدراڵ بکات. قسە و باسەکان و لێدوانەکانی بەرپرسانی هەرێم و بەغداد زۆرن و زۆر بەشیان دژبەیەکن. ئەمانە لە کاتێکدان هەرێم و بەغداد تا ئێستا زۆر کێشەی کەڵەکەبوویان لە نێوانە چارەسەر نەکراوە. لەوانە کێشەی موچەمانەیە و کێشەی بوجە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و چەندین کێشەی تریش وەک یەخستنی لیسی خانشینان و لە هەندێک ناوچەش کێشەی ئەمنی و کێشەی بۆشایی ئەمنی هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. مانە چەند کێشەیەکی گرنگ و استراتیژین دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد چارەسەریان بکات. تا ئێستاش بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم لیژ نەدەڕواتە بەغداد، هەموو مانگە لیستی موچەکە دەبات، اینجا مەفقەت دەکرێ یاخود بڕیار دەدرێ موچە بنێرێ. مێژووی گرێبەستە نەوتیەکان و ئابووری سربەخۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان مێژوویەکی تاڵن لەگەڵ هەر گرێبەستێکی نەوت و کنە و پشکنین بۆ کێڵگە نەوتیەکان و دۆزینەوەی بلۆکە نەوتیەکان. عێراق بیانوێکی هەبووە لە 25 مانگی ئازاری ساڵی 2023شەوە بە بڕیاری دادگای پاریس و سکاڵای عێراق نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. ئەم گرێبەستە نوێژ لەگەڵ ئەم کۆمپانیا ئەمریکانە کە باکەی وەک دەوترێ زیاتر لە 100 ملیار دۆلارە چی لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکات و سکاڵاکەی ئەمڕۆی وەزارەتی نەوت لە دادگای بازرگانی کەرخ گرێبەستەکان هەڵدەوەشێنێتەوە. پشتیوانەکانی ئەمریکا بۆ هەرێم عێراق بێدەنگەکات و ئەگەر حکوومەتی هەرێم بەردەوام بێت لەم گرێبەستانە وەک خۆی دەڵێت یاسایی و دەستورین چی لە دۆخی هاوڵاتیان دەگۆڕێ، چۆن سوود لەم گرێبەستانە وەربگیرێت بۆ هاوڵاتیان. ئایا حکوومەتی هەرێم کە 2 ساڵە کاربڕێکەرە ئەتوانێت ئەم گرێبەستانە بکات؟ ئەمانە و چەندین پرسی تر لەگەڵ کاک مەسعود عەبدولخالق بەرپرسی دەزگای ستاندار کە لە هەولێرەوە میوانمە دەکەم لەم بەرنامە تایبەتە. کاک مەسعود عەبدولخالق بەخێراتی بۆ زوم، زۆر سپاس بۆ ئامادەبوون. سەرەتا لەوە دەست پێ دەکەم ئەم گرێبەستانە ئاسایی و یاساین کە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم کۆمپانیا ئەمریکانە کردی یاخود ئەکرێت بەغداد وەک لەم دادگایە کە سکاڵای کردووە سکاڵاکە بباتەوە و بڵێت دەستوری و یاسایی نین، حکوومەتی هەرێم ئەتوانێت بەڵگەیەکنی بخاتە ڕوو کە ئەم گرێبەستانەی کردوێتی ئاساییە بۆ حکوومەتی هەرێم لەم کاتەوە یاسایی و دەستورین؟ بەنای خوای گەورە و میێرەبان، خۆی پێشەوەی بینە سەر پرسی غاز، ئەگە بینە سەر پرسی نەوت کە کاتی خۆی نەوت دەرخێنرا و سەرکردە گەورەکان بەشداریان لە بادانی کلیلی نەوت کرد و وعدی گەورەیان بە میلەتدا و وتیان هەموو خانەوادەك سەهمی دەبی و کاریگەری لەسەر جیهان دەبی و لە نەقشەی وزە و
کۆنفرانسی گەورە کرا بە بیرتان دێ دوای سەرنجامەکەی چ بوو ماوەی پێچ و 2 ساڵ 3 ساڵ عێراق هەر تەحملی کرد ئەوجا بودجەی بڕی ئەنی 2 ساڵ تقریبان نەوتی کوردستان دەڕۆی ئەوجە بودجەی بڕی دوایی لە کۆتاییدا کەوتە قەیران کوردستان ئەو نەوتە لێ یعنی کە لە ئەسڵدا نیعمەتێکی گەورەیە بوو بەڵا لە کوردستان لەبەرەوەی ئیدارەی پێ نەجێردرا ئەمە ئاگامان لێ بوو ئەمریکا و وڵاتانی تریش داوایان لە کوردستان کرد کە ئەو نەوتەی دەرمەکەن بەجێی کەسێن نەکرد ناوە خۆش هەرچی ڕەوشن بیر و مسەقف هەبوو ئەم بەخۆشم هەموو خەڵک بەبیردێ گوتم سبەینێ کە ڕۆژ هەڵات هەردوو بەڕێزان سەرکردە گەورەکانی کورد بچن ئەو نەوتەی بکردنەوە یعنی ئێمە واضح دیار بوو نەتیجەکەی چوو نەتیجەکەی ئەوە بوو کە کوردستان بیرە نەوتنی وێران بوو خەڵکەوتە قەیرانێکی گەورەی بێ موچەی و بێ پرۆژەی و وەستانی ١٧٠ ئەوجە دوایی قەرزەکی زۆر کەوتە سەر کوردستان دوای کوردستان هەرێمی کوردستان ئەوانەی ئیمزایان کرد زۆر بە مەمنونی چونەوە لای حکوومەتی عێراق و نەک بە ١٧ ئەجارە بە ١١ ڕازی بوون و نەوتەکەش تەسلیمی عێراق کرا خەرک ئەو دیمەنەی لە پێش چاوە لە پێش چاویتی کە نەوتی کوردستان لە بۆ ئەوبەر و ئەوبەری وڵات دەڕۆی ئەنم جێم لە لێدوانە چێ و کاتی سەرۆکی کۆماری تورکیا بوو گوتی بە نەوتی کوردستان نیوەی خانەوادەکانی تورکیامان گەرم کردەوە بە غازەکەش نیوەکەی تر ینی ئەوانەمان لە پێش چاوە کەواتە خەڵک دەزانی چەند لە نەوتەکەی سەرکەوتوو بوون لێرەش هەروایە یعنی پێش ئەوەی عێراق مدعیبی مشکیلەبی لەگە عێراق چ نەوتە چ غازە لەگە خەڵکی کوردستان مشکلیە ئەمە لەو کاتیەوە تا ئێستا خەڵک بەرمی لە نەوتەک فەقیرێک بەدەستی نەکەوتە بە ١٨ بە ٢٠٠ دینار نەوتی کڕیە یعنی خەڵک لەوەی دەترسێ ئێستا غاز لە عێراق زۆر هەرزانترە لە کوردستان دەترسێت 2 قات 3 قاتکە گرانتربی و قەیرانێکی زۆر بێتە پێش و ئیشەکەش زۆر بێ ئەساس بی تەسلیمی عێراق و تەسلیمی ئەو لە ئەولایی بکاتەوە کە ئەوە متەوەقع زیاتر کەواتە ئەمانەی دەڵێیت بۆ ئەم گرێبەستانەی تریش هەر ئاوهامان لێ دێت یاخود چاوەڕێ بکەین کە بژێوی و ژیانی خەڵک بگۆڕێ یاخود ئەم گرێبەستانە بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاری سیاسیشی بەدوایە بێت دەزانی ئەڵێم پێم وایە چەند نەوتەکە سوودی لێ بیندرا غازەکەش هەر بەو شێوە وە خراتر زین لەبەرچی هەر لە بیدایەت ڕا ئیشی ساختە دیارە یعنی ئەو دوو کۆمپانیای ئەمریکی نین ئەنی ئێمە هەموو لایەکمان ئەو زانیاریمانێ ئەو دوو کۆمپانیای لێرەنە هەر دەست دروستکراوی خۆ وڵاتینە بە ناوی یەکەچەند بە ناوی سەر تۆفیق شاهێن و یەک ناوی سرود ناوەکە و ینی ئەوانە ئیشەکان بەڕێدەبن بەڵام ئەوەی بە ناویتی ڕەمزیە سەربازەکی متەقاعدی ئەمریکی و لە ئەمریکا تۆمارکرایە نە ئۆفیسی هەیە نەشت هەتا و شوێنەی کە لای لێکرا لە هوتێل هەیات بوو هیچ عیلاقی باوانە نییە و یەک شتیان کردێ لەگەر کۆمپانیایەکی نوێیان هینە ئەویش عیلاقی بەنەوت و غاز نییە کۆمپانیایەکە کەنەدیە پایی پارێ ینی خەڵک گومانە شکەژەکە دەڕێ دەترسێ دیسان بای 100 میلیارد دلار باسکراوی پارە و پول لێ ڕابردرابیتەوە لە بۆ ئەوێ ئەویشەدەنا ئەو غازە یەک تورکیا ناتوانانی ڕێت بدا بوویبی دوو عێراق لێ دووەرناگری لە ناوە خۆ ینی چی لێ دەکەی دوای غازەکە لە لای سلێمانیە هەردەمەچی کێشەی لە بینی سلێمانی هەولێرە دروستبی ئەو غازە ڕادەوەستی یعنی هیچ ئەمانەتچینی ئەم سرم سوورمایە سرم لەوەی سوورنمایە ئەوەی کرد سرم لەوەی سوورمایە ئەوەی کە حەفلەی دەکا و خۆشیتی بە تاکید هیچ شک و گومانن لۆی نییە ماوەشکەوە هەدا دەنشینەوە دەبینین غازە بوویتە بەڕایەکی زۆر گەورە ئەو عقدا من بەبیرم دێ 3 ساڵ لەوە پێش بەڕێز سەرۆکی حکوومەت لە قەتەر یان ئیمارات وڵاوم لە بیر نییە بزەبێت وعدەکی بە کۆنگرەکەدا گوتی ئەو کێشەی لە بینی ئۆکرانیا و رووسیا دروست بووە و بوویتە هۆی قەیرانی غاز ئێمە کوردستان پڕی دەکەین کاتام گرێبەستانە چەند ساڵێکە کاری بۆ کراوە ئەم چەند ڕۆژەی پێشوو نییە نەخۆ دوو کۆمپانیایە لە 2006ەوە لێرن ئەو دوو کۆمپانیایە هەر خۆماڵین خۆین هەر برایانی خۆمانن میلی خۆمانن یعنی شتێک نییە ناوی ئەمریکا و شتا ئەگەر ڕەنگە خەڵک بە لێدوانی باشە کاک مەسعود عەبدولخاڵق
وایە بۆ سەرۆکی حکوومەت بە وەفدێکی گەورەوە دەچێتە ئەمریکا و لەوێ واژۆی دەکەن و ئەو ڕێوڕسمەی بۆ کرێ بۆچی هەر لە ناوخۆیان کۆمپانیای ناوخۆمان هەبێت کە شانازیە بەرهەمی ناوخۆ زیاتر بکەین و بەرهەمی بێن و بڵێن لەگەڵ ئەم کۆمپانیا بۆ حکوومەتی هەرێم ئەماکە بۆی کە پشتیوانێکی ئەمریکا بەدەست بێنێ لە بەرامبەر بێدەنگکردنی عێراقا. خۆی دەزانی چۆنە ئەو نیزامە نوێی ئێستا ترامپ و گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرفەتی زیاتر لە بۆ کورد ڕەخساندیە. بەڕێی من ئەو دەرفەتە دەبوابی لە ڕووی سیاسیەوە تۆ نەک ئەو تەریقەکی ساختە و ئەوە کە ینی ئەمریکا حتمما پێخۆشە ئیشەکی وا دەکرێت کە لی دەپرسن بەس بەڕسمی وەزارەتی خارجی ئەمریکایان هیچ دام و دەستگایەکی ئەمریکا بەڕسمی بەخۆی لێدوانی دابی پشتیوانی ئەو هەنگاوی کردی وهانە دەبینی کۆنگرێزمانە کە دۆستی کووردە یان سەحەفیە کە پێی گۆترا ئەو پرسیارەی بکە پرسیاری لەکە ئێتامان ئەوەی جواب دەداتەوە بەبێ معلوماتیش قسەکان دەکە کە دەریان پشتیوانی لەو هەنگاوە دەکە هیچ یانی شتێکی وهانیە ڕاستەکەی ئەوە بەو شێوی ئەمریکا لێ مەسئول نییە کاریگەری لەسەر ئەمریکای نابی ئەوە بەڵام لە ئەسڵدا شتەشکە هەیە خۆشیێکی تر هەیە بەداخەوە سەرکردایەتی کورد لەو ئاستەی نییە بتوانی ینی ئەو هەنگاوە بخۆستەوە ئەوەیە گۆڕانکاریە نوێیەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر لە قازاندی کووردە ئەگە ساحێبی هەبی ئەگە ساحێبی هەبی ئەم دووبارەی دەکەمە چکە هەست دەکەم ئەوەی کە خۆی بە قیادی کورد دەزانن زۆربەی زۆری خەریکی یان خەریکی ئەو نوعیشان ناوی ئێستاوا دەیبین خەرچی کۆمپانیا خەریکی پارەسپیکردنەوە خەریکی خۆ دەوڵەمەندکردن خەریکی فێرکردن لە میلەت فێرکردن لە ناوە خۆیان خەریکی ئەوەنە پێک دێن و فێک نایەن و فێرکردن ئەو عایلە لە ئەو عایلی بەشی ئەو عایلە بۆ ئەو عایلی ئەوەیە یعنی ئەو دەسەڵاتی کوردی بە دەسەڵاتەکانی قەرنی 16 و 17 دەچی بەڕاستی لەو ئیشکارانیدا. کاک مەسعود عەبدولخالق پێشتریش وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەو کات کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بینی لە واشنگتن پشتگیری ئەم گرێبەستانەی کرد لە کاتێکدا کە ئەمە بۆ هەرێم گرنگ نییە وەکۆی کە وەزارەتێکی دەرەوەی وڵاتێکی گرنگی وەک ئەمریکا پشتیوانی ئەمانە بکە. دەزانین چۆنە ئەمن زۆر بەوردی متابعی ئەو هەنگاوم کرد چکە پێم خۆش بوو ینی ئەمریکا مهمە لە بۆ ئێمەی کورد زۆر بەڵام زۆر فەرقی هەیە کە سەحەفیەک پرسیار دەکا یان کۆنگرێسمانە پرسیار دەکا و پرسیارەکەش دیاری کراوە ئەی جوابەکی گشتی دەداتەوە نە ئەوە زۆر جودایە لەبەر هەندێ ڕاستی ئەو کۆمپانیایانە کۆمپانیای دەرەجە یەک نینەکە تاسیری لەسەر سیاسی خارجی ئەمریکا هەبی کۆمپانیای دەرەجە بیش نینە ینی هەتا سیش نیانی کۆمپانیایەکی هەر مسەجەلە ینی ئەتو ئۆفیسی نەبی لە ئەمریکا ینی ئۆفیسەکی نەبی شوێنەی نەبی ئیمزای عەقدەکان بکرێ لە هوتێلێک اختیار بکرێ یانیەوە هەموو وازح دیارە معنای چی ئەویشە. بەڵێ لە مانگی شوباتی ساڵی 2024 ببوو لە مانگی کانونی یەکەم بوو ساڵی 2024 وەزارەتی نەوت سکاڵایەکی لە هەرێمی کوردستان کرد لەسەر بنەمای ئەو سکاڵایە کە لە دادگای کەرخ کردی دادگای بازرگانی کەرخ سکاڵاکە ڕەت کرایەوە وەرنەگیرا چاوەڕێ دەکرێم سکاڵایی ئەمڕۆژ کە لەو دادگایە کراوە ڕەت بکرێتەوە ئایا ئەگەر ڕەت نەکرێتەوە کاک مەسعود عەبدولخالق چی بەسەرم گرێبەستانە دێ هەڵدەوەشێتەوە و عێراق دەتوانێت ڕێگری بکە لە بەرەمێنانی ئەم گازە و یاخود پاوەنتی ئەم دوو کۆمپانیایە بۆ بەرەمێنانی ئەم گازە لە هەرێمی کوردستان؟ زانیتە ئەگەر سکاڵا نەکا هیچ نەکە عێراق نەتەئیدی بکە نەدژیشبی ئەو ئیدارەی غاز و نەوت بە هەرێمی کوردستان ناکرێ ینی ئەوە لە مێژە ئاگادارم وەفدەکی قەدیم زۆر لە مێژە پێشەوەی کوردستان نەفت دەربکە هات بە ڕسمی بە قیادەی کوردیان گوتیان ئیدارەی نەفت دووەلیان بە ئیقلیم دانکرێت کاکە مەیکەن میان چکرد پاشان وەفدەکە ئەمە پێیان نادریا خودت پێیان ئێستاش هەروایە هەتا عێراقژن هەردووکە ینی ئیدارەیان پێ نادرێ و ئیدارەکی شارەزانینە و بەگەن دڵیش هەر ناکرێ ئەجان باش شکت پێ برێم ئەوە چاکە لە عێراق جارجار سکاڵە لەسەر حکوومەتی هەرێم سەرکەوتنەوی دەنا هەرچی زۆر حەزەکەم بەوردی جێ لە قسەی ڕاگری هەرچی سکاڵا
لە دنیاە لەسەر هەرێمی کوردستانی کرای هەمی سەرکەوتو بووە بۆ نمونە لەسەر غاز ئەگە بە بیرتان بێ ئێستاشمە لەگەر ئەو کۆمپانیای ئینێرجی ئیماراتیەکە هەموو ساڵێ 1-2 سال جارێک میلیارێک 2 میلیار دانا غەزبەڕێ دۆلار لەگەر هەرێمی کوردستان دەباتەوە لەبەرچی ئەم کات خۆی کە عەقدەکان دەکرا یعنی توانیمان هەندێک لەو عەقدانە ببینی کە دیتمان هەندێک برادەرمان گوت کە شارەزان گوتمان ئێوە لێوە بوون گوتیان لێوە بووین گوتمان ئەوە چۆن یعنی لێتان گەڕا بەو جۆرەی عەقد بکرێ کە ئەوەی بەرامبەر بە قانونی لێکدانەوەی دوور و قوڵی داهاتوو بە پرۆفیشینال ئەو ئیشە دەکەن ئەو بەر هەر ئیمزا دەگوتی وەڵی کە دەستمان دەدیت کورد سەرکردەی کورد ئیمزای لەسەر دەکرد لە ناوقەتی ڕادەپسای یعنی کام سکاڵا هەیە ئەوەی بەرامبەر لە کوردی نەبردی بیتەوە یعنی ئەوە هەر دادگای پاریز نییە دادگاکانی تریش یعنی هەر دادگای ئیتحادی عێراقیش نییە دادگاکانی یعنی ئاشکرا دیارە ئەوەی کورد دائیمەن با قسەش کەت با پێبرێم چەند ناخۆشە ئەتو قانون لە ناو پەرلەمانی کوردستان دەرچووبی بەڵام قانونی نەبی یعنی یەک مەجموعەک لەو قانونانەی کە سکاڵای لەسەر کرایە لە دادگای فیدرالی هەروە شایتەوە زەین چەند عیبە ئینسان بای ئەوەی قانون ناسی نەبی لە ناو پەرلەمان یاسایەک دەردەکا مخالفی دەستور ئەمەی عراقڵی وەشاندۆتەوە کە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان شانازی بەوە کرد بەڵام دادگای فیدراڵی عراق هەڵی وەشاندەوە بەڵام ئەمە ئەو ڕقە ناسیۆنالیسەیە لە کورد یاخودەوەیە سەرکردەکانی کورد وەک خۆت دەڵێی نەیانتوانیوە یاسایەکی باش بۆ ئەوە بنووسنەوە یاخود دەرچوێنن کە بتوانێت دوایتر بە یاسایەکی تر یاخود لە ڕێگەیەکی ترەوە داکۆکی لێ بکەی بۆی بەردەوام بێت خۆی بەشی یەکەم ئەمە باڕاستی برین بەشەکی زۆری برایانی عربیش و تورک و فارسیش چاویان بۆی هەر نایە ئێمە ئێستا کە کوردستانەکمان هەیە و ئازادمان کردی و بەدەستوری خۆمان و علاقاتی دۆلیمان بە تایبەتی تورکیایە هەنیوا دەبینین چ لە کوردەکە و لە بەغداژ وایە ئەو وەکوبرەی ئەو زۆرە ڕگەزپەرستی بەرامبەر کورد هەیە و دەبێ ئەوەمان ئاگالێبی بەڵام ئێمە خۆمان فاول نەدەین تو لەبەرچی لە نێزی گۆلی خۆت فاول دەدەی ئەویش پەنەرتی لێ بکە ینی ئەوە میمە دەنا ئەتو قانون بۆ نمونە ئێستا قانونی پاراستنی ئەوی پێی دەگوترێ قانونی ئاسایشی هەرێم قانونی هێزی پێشمەرگ قانونی چەکدا یعنی بڕۆ قانونانە هەمووی حتا قانونی ئەحزاب لە کوردستان ئێستا سکاڵای لەسەر بکرێت لە بەغدا یەکسەر حیزبە گەورەکانی کوردستانەوەی چەکدارن هەموو هەڵدەوشێتەوە یعنی ئەوە ئەتو حیزبی لە کوردستان حیزبی چەکدارت هەیە بۆ نمونە ئێوە نە لە دەستور نە لەگەر قانونی ئەحزابی عێراق و نە لەگەر قانونی ئەحزابی کوردستانی شەناوەشتە بۆ ئاگاداری شتێکت پێ درێم ئەو سکاڵایانەی کە لەسەر کوردستان سەرکەوتو دەبی زۆربەی زۆریان محکەمەکە پشت بە هەمان قانونی کوردستان دەبەستی یعنی تەماشاکە قانونە دژی قانون هەر یاسا بە یاسای خۆمان یاساکانمان ڕەدەکەن هەبووە بڕۆ ئەوی پێی دەگوترێ وەقایعی ئەو قەرارەکان تەماشا بکە یاسای کوردستانی بەکارهێنایە دژی یا هەمان یاسا یعنی لە ئەخرەوزەوە قانونی جاهیلی قەدیم ئەو ناوە پێگوتریان قانونی دەبل ستاندەر یعنی ئەوە زۆر ناوی هەیە ئەوەی تو ئاگال لێ نییە یعنی یەکە ئەویت کە ئاگای لەوەینە دژی ئەویت کێ یعنی بزانە ئێستا دەچی مەسەڵ قەراری ئومەم متحیدە هەر قەرارەشی دەردەکات گروپێک لەو قەرارانەی هەیە پێشتر ئیستینادی دەکاتە سەری بەڵێ پێشتر لە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە دوانێکی داوتی ئەمە دەڕۆزەکەرنین و ئێمە لە بەردەرگای بەغدادەوەندە ڕناوەستین دەبێت پابەندی یاسا بن و هەرێمی کوردستانیش دەبێت مەرجە یاسایەکان جێبەجێ بکە و لە دوایەوە ئەم گرێبەستانە هاتە ئاراوە یاخود کەوتە ناو میدیاوە گرێبەستەکان ڕوویدا بە جۆرێک لە جۆرەکان لێکدانەوەکان بە جۆرێکن یاخود پشتیوانیە کە بێت بۆ ئەوەی کە کورد ئەم گرێبەستانەی کردووە بەم جۆرەش مەسعود بارزانی سەرۆکی پارتی بەم جۆرە قسە بکە لە کاتێکدا لە دوای ڕیفراندۆمەوە بینیمان کە چیمان لێ بەسەر هات وەکو کورد
و چۆن لێ دوانمان دەدا بەرامبەر ئەو حکوومەتەی کە لە بەغدادا کە پێشتر ئێمە با بڵین لەوەی ئابووری سەر بە خۆمانە بوو ئەمانتوانی قسەی زیاترمانە بێ و کارتی فشاری زیاترمانە بێ بەرامبەر بەغداد. ئەمە بە جۆرێک وەکوتم لە جۆرەکان یا لە ڕێگەیەکەوە لە لینکێکەوە پشتیوانی هەیە بۆ کورد بۆی کە گرێبەسەکانیش لە ئەمریکا دەکرێەوە بەم جۆرەش وەزیری دەرەوەی ئەمریکا پشتیوانی دەکات بۆی کە عێراق نەتوانێت ئەم سکاڵایە بەرێتەوە یاخود سکاڵاکەی کردو ئەمڕۆ بەڵام نەتوانێت قسەیەکی تیا بکات تا ئەوەی بەردەوام بێ وەگەوەی کە نەوتی قاچاقیش کە ئێستا بەردەوامە و دەبێ بە یاسایی ڕابگیرەوە. ئێمە هەرچەند لە ناوەخۆ ئەگەر ناکۆک بین هەخوانێ ناکۆچیش بین بەڵام قەت نابی پێمان خۆشببی ئەو دەوڵەت و ئەو دەوڵەت زاڵ بن بە سەسەکانی من بە دڵنیایی ریفراندۆم سەرۆکۆماری تورکیا قسەی زۆر خراپی بەو سەرکردانەگۆ سەرکردەکانی ئێمە ماوقفیان زایی بوو نەوێران جوابە چی بدەنەوە یعنی هەموو کوردەك هەست بە ناخۆشیێکی دەکا وەکو برێ یادەکانی تاریخی بەبیر دێتەوە کە یەکی بێگانای زاڵم غەدر لە کوردەکە و لە ڕێی سەرکردەکان یعنی بە هەمان شێوە کاتێک کە دەبینین بەغدا زاڵ دەبی بەسا هەولێر یان تاران زاڵ ساڕۆخ لە هەولێر دەدا یان حتا ئێستا لە بینی دیمەشق و کۆبانی بابرین هەموو کوردە ڕاستیەکەی پێی ناقوشە ئەو بابەتە بەڵام سەرکردایەتی کورد دەبی بە خۆی ئەوەی بزانی کاکە تو هەڕەشەکانت لە کاتی ڕێفراندۆم لە پاشێ هێنیش یعنی هەست دەکەی سەرکردایەتی کورد ئەو قسە حەز دەکەم زۆر بە جوێنچکەوە وەڵامیتی ئێمە بە وردی هەست پێ دەکەین سەرکردایەتی کورد خوێندنەوەی لە بۆ ڕووداوەکانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان زۆر سەقەتە زۆر لەبە هەندێک جاروێ هەردەچی هیچ ئەساسەچی نیە ئەم بەبیرم دێ لە بوهاری ڕابردوو سەرکردایەتی کورد وا تێگەیشت بوو کە حیزبی بەعز دێتە سەر حکوم ئیتر لێرە قسە و گفتوگۆوە کرا چکە لە نێزیک هەولێرێ تەواجوو دەچیان هەیە خەرک هەست پێیەکەم بەخۆشم هەست پێیەکە چاڵاتنێ ئەوە دیوە چترە بەڵام ئەزنی چۆن تو حتا ئەگەر ڕاستیش بی حیزبی بەعز بێتەوە باوەڕی بە حکمی زاتیەکەی قەدیم هەیە باوەڕی بۆی هەیە حکمی زاتیەکەش سێ منطقەی دەگرتی مەجلیسی تەشریعی و مەجلیسی تەنفیزی ئێوە سەرکردایەتی کورد عاشقی ئەو جۆرە یعنی خوێندنەوەی سەرکردایەتی کوردی ئێستامان بەڕاستی زۆر زۆر ناتەواو لە بە هەندێش لەسا ئەوە ساسە بڕیار دەدا لەسا ئەوە ساسە هەنگاو دەنێ لەسا ئەوە ساسەش تەعامل لەگەڵ دەوڵەتان و لەسا عێراقی چەکە بۆیە هەموو جارێ کە هەڕەشەیەک دەکرێت کورد زەرەری زۆر گەورەی کردە و هیچی جێبەجێ نەکرد ئەم حەز دەکەم هەڕەشەکانی سەرکردایەتی کورد لە بۆ ناوەخۆ زۆری سەرکەوتوو بووە مەسن هەڕەشە لەو حیزبی هەڕەشە لەو سەرکردە ئەوە ڕاستە سەرکەوتوو بەڵام یەک هەڕەشەم لە بۆ بینەوە بەرامبەر تورکیا بەرامبەر ئێران بەرامبەر بەغدا بەرامبەر جیهان یەک جار سەرکەوتوبی هەر لەبەر ئەوەشە دیمەنی سەرکردایەتی کورد لە جیهان زۆر ناشیرن بووە 15 ساڵ دەبی یەک راپۆرتی نێودەوڵەتی نییە بە باشە لەسەر حکومەت و دەسەڵاتی کوردی هاتبی بەڵام وەسفی پێشمەرگا کرد لە کاتێکدا ڕوبەڕووی تیرۆرە بێتەوە بەڵام دەستخۆشی لە پێشمەرگا کرێت کە هەوڵی داوە تیرۆر بنە بڕ بکات و هاوکاری هاوپەیمانان بووە بەس وەک پندەکە دەڵێ ئەمە ئەوەی کە بە شەڕ بەدەستێخین لەسەر مێزی گفتوگۆ ئەیدۆڕێنین سەکەی تۆ یعنی بۆ ئەمە ئاوهایە بەڵام یەک شتی تر کاک مەسعود عەبدولخالق ئەگەر ئەمە بەتاکید زین چۆنە بەڵێ بەڵێ دەزانین چۆنە میلەت ئێستا بڵێن ئەمنیەتەکەیە لە ناو کوردستان ئێوە میلەت ئەرسیتی ینی قەدیمەن مەسەن بۆ نمونە ئەمە لە شاق بووین نە پۆلیسمان هەبوو نە ئاسایشمان هیچمان نەبوو بەڵام میلەت ئەمین و ئەمان بوو ئێستا شەروهایە یان لە کوردستان لەگە پێکهاتەکان لەگەر کەمایەتی ئاینیەکان ئەو میلەتە بەخۆی باشە ینی کەواتە میلەت و پێشمەرگە و موچەخۆر و ئەوانە یان مۆزەفین وەکوبری جوانن دیمەنەکەی بەڵام ئەوەی جوان نیە سەرکردایەتەکەیە ئەوە کێشەکەیە هەموو راپۆرتەکانیش قەت راپۆرتی خراپ لەسەر پێشمەرگە لەسەر میلەت لەسەر با بڵێن نووسەران لەسەر ڕەوشەنبیران لەسەر مامۆستای ئاینی بەخراپە نهاتیە هەر لەسەر دەسەڵاتی سەر و هاتیە ئەوەی کە کێشەیە لە بۆ کورد دەسەڵاتی هەر سەرووە دەناوانی تر تەمان کێشەی نییە زۆر باش ئەگەر
حکوومەت هێرێن بەردەوام بێت لەم گرێبەستانە و خەڵکی پرسیارەکەن چی لە دۆخی هەرێمی کوردستان ئەگۆڕێ بە تایبەت هاوڵاتیان و لە ڕووی پرۆژەی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئیدارەدانی ژوەگەوەی کە پێشتر کۆمپانیای هەڵەنە بم کەپکۆ هەبوو لە بانگەشێڵ بژاردنە ڕکلامیان بۆ دەکرد کە پشکی نەوت دەچێتە ئەوێ و ئەم گرێبەستانە گەر بەردەوام بن ژێرخانی با بڵێم هەرێمی کوردستان لە ژەڕکێفی دەسەڵاتی کوردیە بەم جۆرە مامەڵی لەگەڵدا بکە سوودی چیە بێ بۆ هاوڵاتیان هاوڵاتیە کەم گرێبەستا بینێ بای سەر و 100 ملیارد دۆلارە دڵی بەکام بەشەی خۆ کە خزمەت بەوکە وڵای ڕاستی پێ برێم ئێستا هەر لە زاخۆڕات تا خانەقی ڕاپرسیە چی بکە مەگەم ئەوەی کەمەک هەیە ینی ئەو جودایە نەخۆشە و ئاگای لە هیچ شتێک نییە و داهات و وەکوبرەی پارە و پول سەکرانی کردیە ئەوە لەوەی گەڕێ ئەوە ئەقلیەتەکە بەڵام باقیەکەی تر هەموو جوابەکەیان لای جاهیزە کە دەرێن هیچ خێرەی لە بۆمە نابی و من دڵنیاشم پاشی ماوەشکات تەنها قەیران زیاد دەبی لە قەیرانەکانیش کاتە کە خەڵک یقیان دەگەدرێت کاکە تو بۆ ئەو قەیرانە دروست کرد کاکە کوام وچەم دەربڕۆ یقەی بەغدا بگرە یخکاکە من لە چ بەرچی یقەی بەغدا بگرم یقەی تو دەگرم کە ئەتۆ ویشانە لە بۆ چ دەکەی تو پێت ناکری ئیدارەت پێ ناکری نەوتت چ لێ کرد ئابووری سەر بەخۆت چ لێ کرد ڕیفراندۆمت چ لێ کرد هەزاران وعدت چ لێ کرد هیچت نییە ینی تو کە نایکەی هیچ شتێکت پێ ناکری سەرکەوتو نابی کاکە ئەوانە مەکە ئەویشەی ئەم دووبارەی دەکەمەوە ینی ئێستا ئەو غازە ڕەنگە یعنی هێستا هەر بینی سلێمانی و بەغدا تێکچی ئەوە غازت عێراق لەکە کوردستان تورکیان نایل یعنی بە هیچ ڕێگەیەک مەجال نییە ئەتو سوودی لێوەرگری ئەدی چییە ئەدی هۆکاری لەوەی گومان دەکرێت کە ئەوە ئەو کۆمپانیایەنە ئیشەکی گەورەی پارە گواستنەوە و شتی وایە و کۆتایی دێ و پاشی ماوەشکە ئەو دەنگانە هیچ نییە و هەر کەسە لە ماری خۆیتی و ڕاستەکە حەزم نەکرا و قسەی بکەم چکان دەکشتی بکە هەیە وەکورێ ئیختاسی منیش نییە زۆر ئەو مەوزوعە زۆر شەر نییە و قسە کە کردم هەر تەوەقوعە یعنی معلومات نییە بەڵام یعنی لە کۆتاییدا میلەت هیچ سوودەچی لێوەرناگری لە زەرەر زیاتر لە قەیران زیاتر باشەکە توێ بێم بەڵێ ینی ئەو قسە ناخۆشیشە بەڵام سوالە و وهاتیتە ناومەوزوع پێشەوەی نەفتی کوردستان بڕوە و ناوی لێبنێن ئابووری سەر بەخۆ و نەخشەی کوردستان دەکەی سەر نەخشەی وزەی جیهان و کۆنفرانس دەکرا تەمشاکە نەتیجەکەی چی لێت ئەو کاتی چ بوو پێشەوەی جێ لە هەفتەمانە بوو و دەمانتوانی پارە ژێرخان و بانکەکان پڕ بوو و با من بۆ تەواو بکەم بانکەکان پڕبوون لە پارە قەیرانی دارایی نەبوو پرۆژەی زۆر باش بوو ساڵەکانی ئاڵتونی حکومی دەسەڵاتی کوردی بوو و خەڵک لە ئەوروپاوە دەگەڕایەوەی و کوردستان زۆر خۆشە و لێرە ئەژین ئێستا چیمان لێ بەسەرات ئێستا دوای با بڵێن هەموو خەڵک سوودمەند بوو دوای ئەوەی کە نەفت و ئابووری سەربەخۆ هەموو خەڵکی کوردستان زەرەرمەند بوون بەڵام ڕەنگە سەتا یەک کەمتر زیاتر زۆر سوودمەند بووە چکە ئەلەکزەندەر هێک 6 ساڵ لەوە پێش قسەچی کرد کەسیش ڕەتی نەداوە گوتی سەرکردە کوردەکان 116 ملیارد دۆلاریان لە دەرەوەیە ینی ئەوەی غازیش لەوەی باشتر نییە زۆر بەداخەوەکەوە دەرێن کە بەو شێوازەی باسی دەکەین ئەمن لەبەر هەندێک دەرێم ئەمریکاش ئەو کاتی لەبارەی نەفت گوتی کاکە هەتا ئەمریکای سەتاحتەی ئێوە مسۆگەرە ئەو بۆچی یەقەی نەوتان گرتیەوە لە بۆ ئەجیانەوەکانی داهاتوو هەرگن ئێو خۆ هەموو ڕائیمانەوە بوو بەس مافێکی سیارێکی فەرەزی دەکەم مافێک لە خۆتی دەکەم حەز دەکەم جواب دەوەیە مافێکی با بڵێم کورد نییە لەم هەرێمە کە نەو دەربێنێ ئابووری سەربەخۆی هەبێ و ئەو حکوومەتە یاخود ئەو حکوومەتی هەرێمەی کە لە دەستوور ڕێگەی پێدراوە هەی بێت ئابوورێکی سەربەخۆی هەبێ و بە یاسا ئەمە ڕێک بخرێ داهاتی ناوخۆ و نەوت و نانەوتیش ڕێک بخرێتەوە لەگەڵ بەغداد وەک کابراوتی تەسوی حسابەکە بکەن و دواتریش خەڵکیژی سفادە لەمە بکە سوود لەمە وەربگرێ کاک مەسعود عەبدولخالق یەک دووسێ جار گوێم لێ بوو لە قسەکان شتێک کردوت ئەگەر پەیوەندیەکانی هەولێر و سلێمانی
تێک بچن ڕاگررتنی ئەم نەوتەش یاخود ئەم غازەیش ئاسانە ئایا کە دەگیرێتەوە و پەیوەندێکە تێکچوو ئەگەری ئەمە هەیە لە کاتێکدا پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم کێڵگە غازیانەی لە ژێر دەسەڵاتی ئەوایە لە بانگەشە سەرۆکی یەکێتی دەیگوت کە ناهێڵم گرێبەستە غازیەکان وەکو نەوتی لێ بەسەر بێ بەڵام ئێستا وەک کوردەواری دەڵێ هەمان تاس و حەمام نییە یاخود لە ئەگەری تێکچوونی ئەم دوو حیزبە چی لەم چارەنووسی ئەم کۆمپانیانە دێت یاخود ئەم گرێبەستانە ئەم دەست سوالێکم مابوو ئەویش دەکەم ئەگەر حکوومەتی هەرێم ئەو ئابووری سەربەخۆ و نەوت دەرکردن و ئەوانیان کردا وایە هەتا ئێستا ١٧٠ بەردەوام وایە ئەو کوردستانە چی لێ دەهات حەزەکەم ینی خاستن بە تایبەتی کە بودجێ عێراق گەلە زۆر زیادی کرد ١٧ دەیکرد تا نێزەکەی 30 میلیارد ئەجە خۆ مەجای قاچاغیش هەر بەردەوام بوو داهاتی ناوەخۆ هەر زۆر بوو یعنی کوردستان دەبووە هەمووی دەبووە مەشارع دەبووە تایوان دەبووە هەموو وڵاتە چی ئەوەی ئەگەر دەزانی تو سوالەکت کرد گوتت هەرێمی کوردستان ئەجی حەق خۆی تابعان نەک حەق خۆی ئەمە حەقی هەموو شتێکمان هەیە دەوڵەت بەڵام شتێک هەیە ئەمە و نەوتەی خۆمان لە ژێر عەرزی بۆ با لەوێبی ینی ١٧ لە عێراق هەبوو ئەوە هەدیەکی ئەمریکا وای گوتی ئەوە هەدیەکی دووەلیە لە بۆ کوردستان بە نەوت و غازی خۆی لە ژێر زەویبی ئەو ١٧ لە عێراق وەردەگری پێشتری عێراق هەر نەوت و غازیمەی بەکاری هینایە و نەوتی خۆشی لە ژێر زەوی بووە ئەجارێ وەرگەڕا بوو ئەمە لەبەرچی نەوت و غازی خۆمان دەربینین یعنی بەڕاستی هەڵەیەکی استراتیجی زۆر گەورە بوو لە زنجیرە هەڵە استراتیجەکانی سەرکردایەتی ئێستامان لەبارەی پرسیاری ئەخیرێت تاوان پەیوەندی سلێمانی و هەولێر بەڕاستی پەیوەندێکی منداڵ بازاڕیە ئەگە کەسبی ناخۆش نەبی بریا ئەو وەسفە وانە بواە ئەوڕۆ خۆشە سبەی ناخۆشە ئەوڕۆ بە ملیۆنێک دلار چارەسەر دەکرێت و دەبنە برا لە بۆ سبەی 3 میلیۆن کە لە لایەش کە دێ یەک بەشی ئەوی ترنادا یعنی هەموو ڕۆژێوە لەسا ئەوەیە بەڕاستی پەیوەندی کورد بە کورد ئێستا عائیلەکانی کورد بە کورد بە هیچ ئەسەچی وەتەنی مەبادیئی یان ئەوی پێی دەگوترێ قانونی ئەو شتانە نەمایە لەسەوەی لە بەرهەندێ زۆر ئاساییە زوو تێک بچی ئەوە تو بەشەکی دەدەیە سلێمانی ڕەنگە سبەی بەغدا بەشەکی زیاتراتی ڕووی لەوێ دەکە هیچ ئەمانە چ تێدانە ئەم تەعجوبما لە کاتی ڕیفراندۆمیش یان دوای بەخۆتان بەبیرتان دێک کە کرا و هەموو شتە کرا ئیتر سەرۆکی حیزبێ گوتی ئەوە فلان حیزب خیانەت کرد یەکاکە تو لێکدانەوەت وا بیدەبی تو بزانی ئەوە فلان حیزب چ دەکاوت ئێستا ژوایە ئێستا تو لەبەرچی غازەکی لەسەر غازمۆر دەکەی کە پێشترێ پێ گوتی ئەوە خائینن خیانەت دەکەن معنای ڕەنگە و جارش خیانەتکردن یعنی هیچ لێکدانەوەک لە بوشتانە نەکرایە ئەوە پرسیارە و ناخۆشیت نییە کە وەکو برێ بێئومێ خەرچی بێئومێدکەین یان زۆر ناخۆشە ڕەشببینی واقعەکەوات وایە یعنی بینی حیزبەکانی کوردستان وایە کاک مەسعود عەبدولخالق هەر لە ئەسنای ئەم گفتوگۆ لە کاتی ئەم گفتوگۆی نێوان من و تۆ چەند بە پەلەیەک هەیە کە لەسەر شاشەی زوم ئێستا دەبینرێت دەڵێ ئەمریکا هەر سەبارەت بەم بابەتەی من و تۆیە بڵێ ئەمریکا پشتگیری گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکانەکەین ئەمریکا وای وتووە دەڵێت ئەمریکا دوای ئسکاڵەکەی عراقی ژێمە پشتگیری گرێبەستە نەوتیەکانی هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکان دەکەین ئەمانە سلماندی لە دوای ئەم سکاڵای دادگای کەرخ یاخود دادگای بازرگانی کەرخ لە وەزارەتی نەوت سکاڵای لەوێ کردو لەو دادگایە ئەمریکا دیوانی ئەم گرێبەستانە دەکات و ئەکرێ بڵێ وەڵامی ئەوەشی داینەوە کە تۆ زۆرێک لە خەڵکانی ترشکە دەڵێ ئەم کۆمپانیانە کۆمپانیا ئەمریکی نین بەڵامایە چۆن ئەمریکا بەم جۆرە قسە دەکات کە ئەم کۆمپانیانە بەڵێ ئەمکین و پشتگیری لە ئەم گرێبەستانە و ئەم دوو کۆمپانیایش دەکات وانە ئەو بەپەلانە بوون کە ئێستاش لەسەر شاشەی زوومەوە لەگەڵ گفتوگۆکەم گفتوگۆ دەکەمەوە لەگەڵ تۆ بەردەوام دەبن ئەمە دوایین پێشاتەکان بوو یاخود دوایین ئەو قسانەیە کە لەسەر ئەم گرێبەستە نەوتیانە دەکرێت کە ئەمریکا وای گوتووە دەڵێت پشتگیری حکوومەتی هەرێم دەکەین و دوای سکاڵاکەش ئێمە پشتگیری کۆمپانیا نەوتیەکان دەکەین کاک مەسعود عەبدولخالق پرسێکی دی دێت کە حەزەکەم لەگەڵ تۆ
باسی لێ بکەم ئەویش پشتیوانەکانی ئەمریکایە بۆ یاخود هاوپەیمانان بۆ پرسی ئەمنی و بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هەندێک جار بۆ پرسی داراییش و ئەمە لە سەردەمی کابینەکانی پێشووی حکوومەتەکەی با بڵێم ئۆبامایە زۆر باش بوو و لەو کات لە 2023 لە جۆش بۆشەوە کە هێنامانە هەر باش بوو هەتاوەکو ترامپ خولی یەکەمی لە ڕۆژاوا بە جۆرێک لە جۆرەکان پشت لە کورت کرا و دواتر دوای بایدن کە ئێستا ترامپە خەریکە پەیوەندیەکان باش ئەبنەوە لەگەڵ ئەمریکا بە تایبەت کە هاوپەیمانان داوای یەخستنی هێزەکانی پێشمەرگەی کرد و ئەم جۆرە لە پشتیوانی ئەمریکا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت چی بە عێراق بڵێ و چی دەستکەوتی بۆ هەرێمی کوردستان دەبێت و مامەڵەی سەرکردایەتی کورد لەم دۆخەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرە و گۆڕانکاریەکی زۆر دەڕوات وەگەوەی چاوەڕێ دەکرێت لە سووریا و لە زۆربەی ناوچەکانی تریش ڕوویداوە لە تورکیاش و پرۆسەی ئاشتی هەیە لە هەرێمی کوردستان چییە گوزەرە کاتێک حکوومەتی ئەمریکا بەم جۆرە پشتیوانی کورد بکات زەنی بە ئەوە ڕەت نەبی لەسەر پرسی گرێبەستۆن ئەگەر ئەو لێدوانانە من نازانم جارێ ئەو لێدوان نەشت چۆنە ئەگەر تەسریحی ڕسمی وەزارەتی خارجی ئەمریکابی ئەوە زۆر باشە حەز دەکەم پێت بڵێم وەزارەتی دەرەوەی ئەمریکایە کاک مەسعود عەبدولخالق ئەها ئێستا بۆ تەخوێنمەوە خۆی وەزارەتی دەرەوەی ئەمریکایە پشتگیری گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکانەکات و هەر وەزارەتی دەرەوەی ئەمریکاڵێت دوای سکاڵاکەی عراقیش ئێمە پشتگیری گرێبەستە نەوتیەکانی هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکان دەکەین و دەڵێ ئێمە چاوەڕێین ئەم جۆرە گرێبەستانەی نێوان هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکان بەردەوام بن دیارە گرێبەستی نوێتر هەیە و چاوەڕێین و هیوادارین ئاسانکاری بۆ گرێبەستەکانی نێوان هەرێم و کۆمپانیا ئەمریکیەکان بکرێت کە ئەم کاراسانیە حکوومەتی عراق بیکات کە مەبەست لێی ئەوەیە وەزارەتی دەرەوەی ئەمریکایە بەڵێ باشە نازان هەر جوابەکە ئەوە نیە ها جوابەکە من هەوەنتەنی ئەو باسە چکاگای وەزارەتی خارجی ئەمریکا سوئالی لابی فەرقیە لەگەر ئەوەی لێدوانی ڕسمی تعبیر لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بکە زۆری فەرقیە ئەوە دوای تحقیق دەکەین ئینشاءڵڵا وایە بەس بەگشتی ئەمە دەمانەوێت بەگشتی شتێکی بین بەگشتی وەزع دووەلی وەزعی ئیقلیمی دیسان زۆر باش هاتەوە لە بۆ کوردستان زۆر بەڵام بەو شێوازەی کە سەرکردایەتی کورد لەو 30 ساڵەی ڕابردوو هەموو دەرفەتەکانی لە دەست چواندە بۆ نمونە یعنی چۆن بتوانین ئێمە سوود لە دەرفەت وەرگین کاتێک حیزبی چەکدار لە کوردستان هەبی ئەگەر حیزبەکانی کوردستان بە تایبەتی دوو حیزبە گەورەکە ئەگە ئەو گیانە لە خۆبردەیان نەبی واز لە حیزبی چەکداری بینین هێزی چەکدار تێکەریەکەن بە تایبەتی کە ئێستا هێزی چەکدار لە ئەنحای شەرق لە ئەوسەد ناوەکی خراپی لە دووە ئەو خۆ هەڵدەوەشێنرێتەوە ئەو زەربەی لێدرێ و دەرێ دەبی خۆت هەڵوەشینەوە سوێ ڕەنگە لە عێراق و لە ناوچەکەش برێت و چی حیزبت هەیە و چەکداری و کا قانونی نییە ینی میلیشیا ینی ئەو شتانە دێت چاوەڕێ دەکرێت تۆگای شتانە ڕێک نێخی تاوان چاوەڕێ دەکرێت کاکەوە هەوەنتەنیە ئەو بابەتانە تو داوشتانە بکە باس باری ناوە خۆ ڕێک بێخە دیموکراتیت هەبی شەفافیت هەبی ئازادی ڕادەربڕین هەبی کوردستان جوان کە لە بۆ جیهان ئەو کاتی هەموو قازانج لەو دەرفەتانە دەکەین بەڵام بەو شێوازەی 30 ساڵی ڕابردوو هیچ جۆرە سوودەك لە هیچ دەرفەتێک وەرناگیرێ ئەوە دەستبینین و دانیشتینە و ناخۆش کاک مەسعود عەبدولخالق من حەزم لە گفتوگۆی زیاترە لەگەڵ تۆ بەس پرسیارێکمە یاخود دوو پرسیارمەیە ئەگەر بە خێرایی وەڵام بیتەوە لە بەرەو کاتم زۆر کەمە پێم دەڵێن کە کات تەواو بووە بەڵام پاسەکەم بە کورتی یەکەم ئایا حکوومەتی هەرێم کە 2 ساڵە کاربەڕێکەرەوە زیاتر لە 2 ساڵە ئەتوانێم گرێبەستانە بکات بە شێوەیەکی یاسایی ئەمە یەک دوو ئەوەی کە حکوومەتی هەرێم کردوێتی یاخود بەم ڕێکارە دەستوریە کردوێتی ئەتوانێت بچێتە دادگای کەرخ یاخود دادگای بازرگانی کەرخ لەوێ ئەم پرسەیەک لای بکاتەوە لە بەرژەوەندی خۆی و ئەیکەم بەسێ بۆچی گرێبەستەکان بەنیێنی ئەمێننەوە یاخود گرێبەستەکە پیشانی
کرێ بڵێم میدیا نادرێت لە پێشتری شا ئەمە بینراوە و ئەمەی ئێستش کەس نازانێت چۆنەوە بۆ چەند ساڵەوە خاڵەکانی چین ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم. وڵی هەر بە کورتی ینی پێشترێش کە خەڵک داوای کرد کە گرێبەستەکانی نەوت بێنێتە ناو پەرلەمان تۆزێک ئاشکرا بکە هیچی ئاشکرا نەکرا ئاخری لە دادگاکان ئاشکرا بوو. ئیشی کورد زۆربەی وایە ئەنی دەزانی ناشیرنە دەزانی ناقانونیە دەزانی ناوە تەنیشە لە بە هەندێک پیشانی خەرچی نادەخۆ وازح دیارە ئەوە لە بە هەندێک ڕاستیەکە ئەم پێم وانە لایەنی کوردی بتانی بستە بەغدایە دیفاع لەو عەقدانە بکە کە وەکو برێی ئەی پێ دەکرێت سەوابق لە قانونی کە قەراری محکەمەی پاریس هەیە قەراری محکەمەی ئیتیحادی هەیە و یعنی لە کوردستان ڕێکارە قانونیەکانی تەواو نەکرا یعنی پرسی نەوت نهاتە پەرلەمان لە پەرلەمان موافقەی لەسەر بکرێ و بکرێتە ئیشێگە ساش غاسەر وای لێدێ ناهینە پەرلەمان دوای وەچی بخۆشت باس کرد حکوومەتی کاربڕێکرد سلاحیاتی محدود هەرچەندە خۆش نییە ئەمە ئەو قسانە بە بەرجەی بەغدا بێخین برین ئەوە هەر بەوەی بەو هەنگاوی ڕەنگە ڕای بگرن برێن ئەوە تو سلاحیەتی ئەوەت نییە ئەم جێم لێ بوو ینی خەڵکەی زۆر لە کوردستان حیزبە معارەزەکان وایان باس کرد یعنی ئێستا سکالا هەیە لە بەغدایە لەسەوەی پەرلەمان و دەسەڵات تەربەتەوەتی ڕابگیرێ کە برێن قانونیە تۆ چەند مانگە نە پەرلەمان ناوە هیچ نەدانیشتن هەیە ئەم تەعجوبم دێ خەڵک ئومێدی بۆی هەبی کە ئیشێکی گەورەی لە بۆ بکە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەسعود عەبدولخالق بەرپرسی دەستگای ستاندارد لە هەولێرەوە میوانی زوم بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانت بۆ گەنگەشە و گفتوگۆکە زۆر سپاس دەکەم. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون پاتانەکە.